بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة كهف لآتي بستويك داين كدزان تواوكري طبعا بسرهاتي هاولاني اشكوتا گەیشتی ناو جێگای کە هاوڵانی ئەشکەوت خوای گەورە دوای 300 ساڵ بە خەبەری هێنان، دوای ئەوەی کە بە خەبەر هاتن تەبەن ویان دەزانی ماوەیەکی کەمە خەویان لێکەوتووە، بۆیە کە هەستیان کرد برسین بڕیاریاندا یەکێک یان دوانێک بنێرنە ناو شار کە پێیان وابوو هەمان شارەکەی خۆیانە کاتی خۆی کە بەزیان هێشتووە و سەردەم تەنها وەک دەڵێ سەردەمی بتپەرستەکانە، هەر ئەو مەلیکەی کە ئەوان لەبەری هەڵاتون هەر ئەو دەسەڵاتدارە، بۆیە تەوان ئامۆژگاری ئەو نەفەرەیان کرد کە ناردیانە ناو شار، پێیان گوت بە چرپەوە بڕۆ، بە دزیەوە بڕۆ، مێڵە کەس پێت بزانێ و لە ناو شارەکەیدا خواردنێکی باش و چاکمان بۆ بێنە تا بخۆین. دوای ئەوە خوای گەورە دێتە سەر باسێ دیکە دەفەرمێت وەکەذالکە ئەعثەرنا عەلەیهم. طبعا هیچ ویستی خواوا بوو ئەو یەک کەسە بچێتە ناو شار و دەسەڵاتی ئەو کات بە دوای کە دیارە هۆکارەکەی ئەو بوو پارەکەی کە داوەتە دوکانێکی بۆ شتکڕینەکەی، طبعا ئەو پارێ زانیویانە پارەیەکی زۆر قەدیمە و وەکو خەزێنە تەوان مامەڵەیان لەگەڵ کردووە، پێیان وا بۆ ئەو کەسە وەک دەڵێ خەزێنەی دۆزیوەتەوە بۆیە تەماعیان تێکردووە، ویستویانە تەوان لی بستێنن یان شەریکایەتی بکەن کە ملی نەداوە تەوان لیان ئاشکرا کردووە لە کندە سەڵاتدارەکەی ئەو کاتی و وەک داڵە ئەو کاتە بۆیان معلوم بووە کە فعلەن ئەوانە هاوڵانی ئەشکەوتن کە دەنگ و باسی هاوڵانی ئەشکەوت هەمویان دەیانزانی و دەسەڵاتی ئەو کات شانازیان پێوە دەکردن، زۆر بە پیرۆزیان دەزانن هاوڵانی ئەشکەوت، بۆیە قەدەری خواوا بوو بەهۆی ئەو کەسەیەوە هاوڵانی ئەشکەوت ئاشکرا ببن، خەڵکەکە پێیان بزانێ، خەڵکەکە بیان بینێ و هەروەها قسە بۆ خەڵکەکەی بکەن کە لەکن خەڵکیدا لە زیهنی خەڵکیدا ئەوانە مردبوون، بەڵام لە حەقیقەتدا ئەوانە نەمردبوون، خەوتبوون، بەڵام خوای گەورە وەکو بەڵگەیەک لەسەر زیندوو بوونەوە، یعنی ئەگەر خوایەک بتوانێت دوای 309 ساڵ یا 300 ساڵ کەسێک بخەوێنێ و بە خەبەری بێنێتەوە، حتمەنیش دەتوانێت مردووەکان زیندوو کاتەوە. جا دەفەرمێت وەکەذالکە، هەر بەم شێوەیە، هەر بەم شێوەیە کە بە خەبەرمان هێنان، ئەعثەرنا عەلەیهم، ئاگادارمان کردنەوە لێیان خەڵکی ئەو کات، دەسەڵاتی ئەو کات، لیەعلەموو، تا بزانن، تا هەمویان بزانن ئەنە وەعد الله حەق، بە بێگومانی پەیمان و بەڵێنەکانی خوا ڕاستن، پەیمانەکانی خوا، بەڵێنەکانی خوا کە داونی بە ئیمانداران کە پشتیان دەگرێت، کە سەریان دەخا، کە وەک دەڵێ لە تنگانەدا فریایان دەکەوێت ڕاستن، وأن الساعة بەبێ گومانیش قیامەت لا ڕەیبە فیها، هیچ گومانێکی تێدا نییە کە دێ خوا چۆن ئەوانەی زیندوو کردەوە لە دوا ڕۆژشدا هەموو مردووەکان زیندوو دەکاتەوە. جاخوا دەفەرمێ ئیذ یەتەنازەعونە، طبعا معلومە کە هاوڵانی ئەشکەوت بە خەبەر دێن، دواتر دەسەڵاتدارەکان دەزانن کە ئەوانە هاوڵانی ئەشکەوتون و زیندوو بوونەتەوە یا بە خەبەر هاتوون، هەمویان بەرەو شوێنەکە دەڕۆن، وایە هەمویان هاوڵانی ئەشکەوت دەبینن، هاوڵانی ئەشکەوت قسەیان بۆ دەکەن، بەڵام خوای پەروەردیگار قەدەری وا بۆ ئەو هاوڵانی ئەشکەوتە وەک دەڵێ بە پاکی بێڵێتەوە، بە خاوێنی بێڵێتەوە، جارێکی دیکە لەگەڵ ئەو خەڵکە تێکهەڵیان نەکاتەوە. ئەوە یەک، و لەلایەکی دیکە ئەگەر خوای گەورە بە زیندوی هێشتپانیەوە لەوانەیە وەکو وەک دەڵێ پەرستن، جۆرە پەرستنێکیان بۆ ئەنجام دابانە، ئینسانیشە خۆ ئینسان ئەگەر هێندە ڕێزی لێگیرا و هێندە وەک دەڵێ لە بەرامبەریدا خەڵک خۆی بە کەمزانی لەوانەیە تووشی عوجب و لە خۆبایی بوون بوو، بۆیە قازانجی ئەوان مەسلحەتی هاوڵانی ئەشکەوت لەوەدا بوو کە خوای گەورە بیان مرێنێتەوە بەو خاوێنی و پاکیەی کە هەیان بووە، بەو خۆیەکلاکردنەوەی کە هەیان بووە بۆ خوا، بۆیە دوای ئەوەی کە خەڵکەکە دەزانێت یەکسەر لە شوێنی خۆیان هەر هەمویان دەبرن بە سەگەکەشەوە، ئەوجا دەکەونە ناکۆکی لەسەرچی لەسەر ناشتنیان، چیان لێ بکەین، بیان گوازینەوە بۆ بەنمونە قەبرستان و مەقبەرەکانی ئەو کات هەبوون، هەر لە شوێنی خۆی
وەک دەڵێ دەستکاریان نەکەین کەس دەستیان لێ نەدا باڵەخانە و خانوویان لە سەر دروستکەین کە لە نەتیجەدا بڕیاریان داوە شوێنەکەی بکەنە پەرستگا و مزگەوت ها کە حەدیثی پێغەمبەریش هەیە صلی الله عليه وسلم دەفەرمێن نەفرینی خوا لە جوولەکە و نەسڕانیەکان بێت چونکە گۆڕی پێغەمبەرانیان دەکردا شوێنی نوێشکردن و بەندایەتیان بۆ دەکردن کە لە ئیسلامدا سەر قەبران و قەبرستان بۆ مزگەوت و بۆ نوێژ لێکردن نابێت سەر قەبر سەر ئەوەکە وەکەذالك خوا دەفەرمێ بەم شێوەیە ئەعثەرنا عەلەیهیم خەڵکمان لێ ئاگادار کردنەوە لیعلموا تا هەموویان بزانن ئەن وعد الله حق بێگومان بەڵێنەکانی خوا ڕاست وأن الساعة بێگومان قیامەت دێت لا ڕەیبە فیه هیچ گومانێکی تێدا نییە دوای ئەوەی کە دەمرنەوە إذ يتنازعون كاتك يعني بير بكنوا كاتك كذا كوتنا ناكوشي بينهم خلق زندوكها تصلاة دار كان خزمكانيان أو كات بينهم لنوان إذ يتنازعون كاتك كوتنا ناكوشي بينهم لنوان خوان دا أمرهم سبارد بترمو ميتي ولا شيء أو هاولاني أشكوتا فقالوا هندي كان قتيانتي ابنوا عليه بنيانا دروس كان لسريان خانوك ودستيان لمدن لشويني خويان ربهم أعلم بهم پروردگارش چاکتر پیان دەزانێت و بۆ خۆی دەزانێت چیان لێ بکات و چۆن مامەڵەیان لەگەڵدا بکە کە پێیان وا بگوتیان چۆن جارەکەی پێشوو نەمردون خەویان لێکەوتووە ئەو جارەش لەوانەیە خەویان لێکەوت پێ با دەستیان لێ نەدەین دڵیان بەسەر نەکەین لە چوار دەوریان وەک دەڵێ خانوویەکیاندا بەسەردا دروستکەین نەوەک جارێکی دیکە زیندوو ببنەوە بە یەکجارە نەمرد بن ئەو جارەش گوتیان ئیبنوا عەلەیهیم دروستکەن نەخێر بەس لەسەریان ئەوە ڕەئی یەکەم عەفو ڕەئی یەکەم ئەوە بووە دروستکەن لەسەریان خانوویەک ئەویان نەچۆتە سەرێ ربهم أعلم بهم پەروەردگاریان چاکتر دەزانێت کە چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکات و چیان بەسەر دێنێتەوە لە داهاتوودا بەڵام قال الذين گوتیان ئەوانەی غەلەبوا على ئەمرهم غەلەبوا یعنی دەسەڵاتدار بوون بەسەریانەوە وەک دەڵێ جا بە خزمەتی لەیانەوە نزیک بوون قسەی وان خواردوێتی یان حاکم و دەسەڵاتداری ئەو کاتە گوتویانە لەنەتەخیدەنە ینی بە دڵنیاییەوە دروست دەکەین عەلەیهم لەسەریان مزگەوت با نێژراون بەڵام سەر قەبرەکانیان کراون بە پەرستگا و مەعبەد و کە وەک دەڵێ ئەو کاتە خەڵک زۆرێک لە عەبدایەتی و پەرستنی بۆ دەکردن و ئێستاژێکە لە شوێنەوارەکان کە هەر ماوە تەوان وەکەذالك ئەعثەرنا عەلەیهم بەم شێوەیە خەڵکمان لێ ئاگادار کردنەوە لیعلموا تا خەڵکەکە بزانێ ئەن وعد الله حق بێگومان بەڵێنەکانی خوا ڕاستن وأن الساعة لا ريب فيها قيامت گومانی تێدا نییە إذ يتنازعون بينهم كاتك كوتنا ناكوشي لنيوان خوياندا أمرهم سبارد بچونيتي ناشتنيان چونيتي سپارده كردنيان فقالوا قتيان كوماليكيان ابنوا عليهم دروس كان لسريان بنيانا باڵەخانەیەک و لە شوێنی خۆی دەستیان لێمەدەن ربهم أعلم بهم پەروەردگاریشیان چاکتر دەزانێ چیان لێ دەکات و چیان بەسەردێنێ گومانیان وابوو کە جارێکی دیکەش زیندوو ببنەوە قال الذين بەڵام گوتیان ئەوانەی کە غەلەبوا على ئەمرهم غەلەبوا یعنی دەسەڵاتدار بوون بەسەریانەوە قسەیان دەڕۆیشت گوتیان لەنەتەخیدەنە یعنی بە دڵنیاییەوە ئێمە وا ناکەین دروست دەکەین لەسەریان پەرستگەیەک یعنی دەیان نێژین بەڵام دوای ناشتن شوێنەکەیان دەکەینە پەرستگە فعلەن واشیان لێ کردبوو سيقولون جاخوار دەفەرمێن لەمە و دوا دەڵێن ثلاثة هاوڵانی ئەشکەوت سێ کەس بوون رابعهم چوارەمەکەیان سەگەکەیان بوو تەمەن جوولەکەوا دەڵێن ئێستاش لە لای جوولەکەکان هاوڵانی ئەشکەوت دەڵێن سێن چوارەمەکەیان سەگەکەیان بووە ويقولون هندێکی دیکە دەڵێن کە ئەوانە نەسڕانیەکانن خەمسە پێنج بوون هاوڵانی ئەشکەوت بەڵام سادیسهم شەشەمەکەیان کەلبهم سەگەکەیان بووە بەڵام خوا دەفەرمێن ڕەجمەن ئەوە قسە هاویشتنێکە قسە فڕەدانێکە بالغەیب سەبارەت بە شتێکی نادیار کە معلوماتیان لەسەری نییە یعنی ئەو دوژمارانە هیچیان ڕاست نین جوولەکە لە خۆڕا دەڵێن سێ هیچ بەڵگەیەکیان نییە نەسڕانیەکان لە خۆیان لە خۆڕا دەڵێن چوار
هیچ بەڵگەیەکیان نییە وەیەقولون هێندێکی دیکەش دەڵێن کە ئەوانە ئیماندارەکانن ئەوانە مسلمانەکانن ئەوانەی کە معلوماتیان پێدراوە سەبعەتون هاوڵانی ئەشکەوت حەوت کەس بوون وەثامینهم هەشتەمەکەیان کەلبوهم سەگەکەیان بووە جا هەموو مفەسیرین دەفەرمون خوای گەورە کە باسی ژمارە 3 و 4 دەکا وشەی ڕەجمەن بالغەیبی بەدوای داهێناوە دەڵێ ئەو قسانە لە خۆڕان بێعیلمن وایە بەس کە باسی حەوت و هەشتی دەکات دەڵێ حەوتن و هەشتەمەکەیان سەگەکە ناڵێ ئەو قسەیە لە خۆڕایە وایە ئەوە یەک لە بەڵگەکان بەڵگەیەکی دیکە ئیبن عەباس دواتر دەفەرمێت ما يعلمهم قل ربي أعلم بعدتهم ئەتۆ پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم پەروەردگاری من چاکتر لە ئێوە دەزانێت ژمارەیان چەند بووە ما يعلمهم إلا قليل ژمارەی هاوڵانی ئەشکەوت نازانن بە یەقینی بە دڵنیایی إلا قليل تەنها کەمێک نەبێ ئەو کەمە ئیبن عەباس دەفەرمێ من یەکێکم لە کەمەکان کە طبعا مفسیری قورئانە و پێغەمبەر دوعای بۆ کردووە صلی الله عليه وسلم و ڕەئیەکانیشی لە تەفسیردا طبعا بەهێزترینن چونکە بەردەوام لە خزمەتی پێغەمبەردا بۆ صلی الله عليه وسلم و قسەی هەیە کە دەڵێ بە نمونە هەر ئاەتێک هاتبێتە خوارێ نەزانێت چۆن هاتووتە خوارێ لەکوێتە هاتووتە خوارێ سەبارەت بەچێ هاتووتە خوارێ و هەر بە مفەسیر و ڕاوەکەری قورئانیش تەمەن مەشهورە لە ناو سەحابەکاندا جاخوا دەفەرمێ فەلا توماری فیهم مەکەوە مناقەشە و دمەتەقێ سەبارەت بە هاوڵانی ئەشکەوت لەگەڵ جوولەکە و نەسرانیەکان إلا مراء ظاهرة تەنها مناقەشە و گفتوگویەکی ئاشکرا یعنی خوا چەندی بۆ باس کردووی هەر ئەوەندە لەگەڵیان باسکە زیاتر پەیدا مەچوو ولا تستفتي فيهم پرسیاریش مەکە سەبارەت بە هاوڵانی ئەشکەوت منهم يعني لە جوولەکەکان و نەسرانیەکان ئەحەدەن لێ کەسیان بۆ چونکە معلوماتەکانیان معلوماتی ڕاست نین ئەوەندەی کە پێویستە ئەوەندەی کە زۆر و ڕەخوای گەورە لە قورئاندا بۆی باس کردووی بەنمونە هاوڵەکان ناویان چی بووە بابیان ناوی چی بووە خێزانیان ناوی چی بوو ئەوانە شتی زیادەنە لە ئیسرائیلیا توشتیدا ئەوەی لە فلیمەکەی تەمەن ناویان بۆدا تاشیون دەنا ناوەکانیان تەمەن لە قورئاندا بەس ژمارەکەش بە یەقینی 100% نا خوای گەورە مەجموعەیەک ژمارەی گوتوون تەمەن هیچ ئەوەی جوولەکەکان ڕاست نییە ئەوەی نەسرانیەکان ڕاست نییە ئەوەی ڕاستە کە خوای گەورە لە قورئاندا باسی کردووە کە حەوتن هەشتەمەکەیان سەگەکەیە سيقولون لمودوا دلين ثلاثة سيبون أو جولك كان وادلين رابعهم كلبهم شوار مكان سقبوا ويقولون هندي شي ديك كنصرانيا كان دلين 5 بينزبون سادسهم كلبهم ششمكان سقكان بوا رجم يعني أو قسيق بوا هاوشتو يعني فراندا بالغيب سبارت با شتێکی نادیار و نەزاندراو وەیەقولون هێندێکی دیکە دەڵێن سەبعەتون ژمارەی هاوڵانی ئەشکەوت حەوت کەسە وەثامینهم حەوتە هەشتەمەکەیان سەگەکەیانە قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ڕەبی پەروەردگاری من ئەعلەم چاتر لە ئێوە دەزانێت کە بعیدەتیهم ژمارەیان چەند بووە ما يعلمهم ژمارەی هاوڵانی یعنی ئەوان ژمارەی ما يعلمهم نعلم ما يعلمكم ما يعلمهم يعني لناو جولكو نصرانيا كان دا جماري هاولاني أشكود نازانا تنها كميشان نبي طبعا لا توراة حقيقي وإنجيل حقيقي كيدا ديار جمارة حقيقية كهبوة بلام دواتر توراة دسكاري كراوكا وإنجيل دسكاري كراوكا جمارة كشي دسكاري كراو بوي كميكي كم نبي لناو نصراني جولكا كان جدا ولا ناو أو كاتي مسلمانان جدا جمارة كان بيقيني نزاني وكي ابن عباس طبعا دفرمي من يكيكم لو كمان كدزانم حوتن هشتميان سقكيا فلا تماري فيهم مكا ومناقشتهما فلا تماري مكا ومناقشة دمتقي مجادلة كردن فيهم سبارت بهاولاني أشكوت إلا مراء ظاهرة مقر مراء يعني قفتوقو وقدلي مناقشة كبير لسرشتا آشكراكان ولا تستفتي فيهم برسيارج ما كسبارت بهاولاني أشكوت منهم لناو أواندا لأحدا لهيس كسيان بو چونك جولكا ونصرانا جيغاي متمانا وجيغاي سيقانين معلوماتيان لورقري پاشان خواهي قبرا بپیغمبر دفرميسي ولا تقولن
ولا تقولن نڵێ لشيء بۆ هیچ شتێک إني بێگومان من فاعل يعني ئەنجامی دەدەم ذلك ئەو شتەی کە پێتان گوتوم غەدەن بەیانی واضحە ئەی محەممەد جارێکی دیکە بە هیچ شتێک و بۆ هیچ شتێک نەڵێ با یەقینی بە بڕیاردانێکی یەکلاکەرەوە بەیانی ئەو کارەتان بۆ دەکەم ها سەرەتای بەسەراتەکەی باسمان کرد پێم وابێ بتپەرستەکانی مەککە ناردبوویان بۆ لای جوولەکەکان کە بە جوولەکەکان بڵێن شتێکمان پێ بڵێن کە لە محەممەدی بپرسین بۆی وەک دەڵی بۆمان دەرکەوێت تاخوا پێغمبەرە یا پێغمبەر نییە جوولەکەکان گوتیان دوو پرسیاری لێ بکەن سەباڵەت بە هاوڵانی ئەشکەوت ئەسحاب الکەهف لێی بپرسن ئەگەر زانی دیارە پێغمبەرە و سەبارەت بە ذی القەرنەینیش کە هەردووکیان بەسەرهاتەکە لەو سوورەتەی دانا کە دێن طبعا پێغمبەر صلی الله عليه وسلم متمانەی بەخۆ بوو و کە خوا داواکاریەکەی و دوعا وەک دەڵێ وحیەکەی بۆ دەنێرێ یەکسەر لە پەلەپەلیان بەپێی ئەوەکەی ئاەتەکان بێ لە پەلەپەلیان لە بیری چوە بڵێ ئینشاء الله توێتی بەیانی وەرنەوە تا بەیانی وحیم بۆ دێو ئەو کاتی خەبەرەکەتان پێ دەڵێم طبعا نەهاتووە لە خۆڕا پێغمبەر بۆینە لە خۆڕا قسان کات و لە خۆڕا حەکایەتان بجێڕێتەوە چونکە ئەوانە غەیبیاتن خوا باسی نەکا پێغمبەر صلی الله عليه وسلم نایانزانێت جا خوا ڕەخنەی لێ دەگرێت کە طبعا کە گوتی بەیانی پێتان دەڵێم خی گەورە 15 ڕۆژ وحی لێ قەتع کرد وەکو تەنبێکردن ئەو جار دواتر پێی دەڵێ لەمە و دوا جارێکی دیکە ئەوەی نەکەیەوە ولا تقولن نەڵێ لشيء بۆ هیچ شتێک إني بێگومان من فاعل ذلك ئەنجامی دەدەم ئەوە غەدەن بەیانی إلا أن يشاء الله مەگەر بڵێ ئەگەر ویستی خوای لەسەر بێ ئەگەر خوا حەزی لێ بێ ئەگەر خوا ئیرادە بکە ئەوە دروستە بەیانی دەسمە سەفەر بەڵام ئینشاء الله وایە بەیانی دێم بۆلات بەڵام ئینشاء الله ها ئەوە لە وعد و وعودیشدا ها ئەگەر ئینشاء الله بەکار بێنی شەرعان ئەگەر پێت جێبەجێ نەکرا نەک جێبەجێ نەکرد ها عزرت هەیە وەک دەڵێ زۆر لەسەرت تۆند نییە بەس بەبێ ئینشاء الله بڵێ ئەویشت بۆ دەکەم تەمەنەوە دەبێت ماڵ لەسەرت ئەو جار وەذکر ڕەبەکە ناوی خوا بێنە باسی خوا بکە ئیذا نەسیتە ئەگەر لەبیرت چوو ها فەرزەن ئەگەر سەرەتاکەی لەبیرت نەبوو بڵێ ئینشاء الله ئەو کاتەی وەبیرت هاتەوە ئینشاء الله یەکەی بڵێ ئەو جا بۆ شتی دیکە شەروایە ها لە نان خواردنێدا ئەگەر لە ئەوەلی ڕا بیسمیلات نەکرد ناوەڕاستی وای لە ناوەڕاستی لەبیرت نەبوو لە کۆتاییدا ها بیسمیلایی في أوله وآخره یان هەتا مەسەلەن زیکرەکانی دیکە بەرمونە زیکری جلگۆڕین بەرمونە سەرەتا لەبیرت نەبوو لە ناوەڕاستی کەی وەبیرت هاتەوە دەرچوون لە ماڵ چوونە مزگەوت هاتنە دەر لە مزگەوت هەتا نوێش تەنانەت کە لەبیرت چوو فەرزەکە تەمەن گوناهبار نابی کەی وەبیرت هاتەوە نوێژەکەت دەکەی بە حازری وانە لە ناو ڕۆژوویدا ها شتێکت خوارد حەزەکەی تێری نانی بخۆ ئەگە وەبیرت نەبێ بە ڕۆژووی وایە تێری ئاوی بخۆ گەر بەبیرت نەبێ بە ڕۆژووی ڕۆژەکەت ناشکێ وایە بەڵام کەی وەبیرت هاتەوە بەنمونە گەر نان لە ناو دەمتدا بوو بیرت هاتەوە بە ڕۆژی دەوێت خۆتی دەیا فڕی دەیەوە دەفڕی دەیەوە ها ئاو نەڵێ جا تازە بەڵام ئەوە بۆ خۆی بەڵامە تۆ کە کەسێکی دەبینی بەدەمیوە کردووە کە بۆ خۆی وەبیر نهاتەوە تۆ لی گەڕێ باشترە نەڵێ من خۆ لی گەڕێت دەڵێ ڕسقی بەڵام بۆ خۆت کە وەبیرت هاتەوە یەک قومی دوایەوە کەی بخۆیەوە بەتاڵە بەڵام ئەو کاتە نوێژی شەروایە إلا أن يشاء الله مگر بڵێن ئەگەر خواویستی لەسەر بێ واذكر ربك إذا نسيت یادی خوا بکە ناوی خوا بێنە هەر کاتێک لەبیرت چوو لە سەرەتادا وقل عسى بڵێ ئومێدم وایە أن يهديني ربي ڕێنمونیم بکا پەروەردگارم لأقرب بۆ نزیکترین من هذا ئەو ڕێگانەی و ڕەشەدە ڕێنمونیشم بکە ئومێد دەکەم ڕێنمونیم بکا پەروەردگارم لأقرب من هذا رشدا بۆ نزیکترین ڕێگا لەو ڕێگانەی کە لە پێش من بۆ بڕیار لە سەردان و بەسەردا ڕۆیشت سەیریکەنە ولا تقولن لشيء إني فاعل ذلك غدا ولا تقولن نەکەی بڵێ لشيء بۆ هیچ شتێک إني فاعل ذلك غدا بەبێ گومانی من بەیانی ئەو کارە دەکەم إلا أن يشاء الله تەنها ئەگەر لەگەڵیدا بڵێ ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بێ و هەروەها وەقل بژڵێ عسا یعنی ئومێدم وایە ئەن یەهدیەنی ڕەبی ڕێنمونیم بکە پەروەردگارم
ڕێنمونیم بکا پەروەردیگارم لأقرب من هذا ڕەشەدا بۆ نزیکترین ڕێگا لەو ڕێگانەی کە ڕێگای ڕاستن لەو ڕێگانەی کە ڕێگای دروستن ئومێدم وایە تەمەنام وایە خوای گەورە چاکترین ڕێگا و چاکترین ڕێگای ڕاستم پێنیشاندا و قەت گومڕاو سەر لێ شێواوم نەکات. دواتر خوا دەفەرمێت وەلەبیثوا فی کەهفیهم مانەوە لە ئەشکەوتەکەیاندا چەندی 300 یەکەم جار دەفەرمێ سینین 300 ساڵ. دواتر دەفەرمێ وەزداد و ئەگەر پێشت خۆش بوو زیادی کە ساڵ چۆن زیاد دەکرێت نوێی کەشی بخەسەرێ جارێک دەڵێ 300 دواتر دەفەرمێ ئەگەر ویستت نوێی کەشی بخەسەرێ یعنی 309 کەمەن ئەوە بەپێی ئەوەکان ئەگەر بە مانگی قەمەری حیسابیکەین هاوڵانی ئەشکەوت چەند لەوێدا بوون 300 ڕۆژ مانگی قەمەری ڕۆژەکانی کەمترن بووە تەمەن گۆڕانکاری بەسەر کاتی حەج و ڕەمەزان و ئەوانە دادێ وایە 9 ڕۆژ یادە ڕۆژ تەمەن هەندێک ساڵاندا هەندێک ساڵان 9 ڕۆژی جیاوازن بە ساڵی شەمسی تەمەن 309 ڕۆژی لێوێ بوون بە ساڵی قەمەری 300 ڕۆژی لێوێ بوون هەر کامێکیان بێ مانەوە لە ئەشکەوتەکەیاندا 300 ساڵ یان 309 ساڵ. قل الله پێیان بڵێ خوا ئەعلەم بما لەبیثوا لە ئێوە چاکتر دەزانێ کە چەند ماونەتەوە بۆ خۆیان هەر یەکەیان شتێکیان دەگوت بەڵام خوا دەفەرمێ پێیان بڵێ خوا چاکتر لە ئێوە دەزانێ بما لەبیثوا ئەو هاوڵانی ئەشکەوتە چەند لە ناو ئەشکەوتەکەیدا ماونەتەوە بە خەوتووی له غيب السماوات والأرض له إخوايا لجر دستي خوايدايا نهني آسمان كانوا زوي أبصر به هرتي لآسمان كانوا لزوي دا هي بديارنا دياري خواي قورة هر همو يدبيني بشويش زور سرنزراكيش كأبصر به يعني فعل تعجوبة يعني سر السردماني اگر بزاني خواي قورة چوني مخلوقات درس كراوكاني دا دبيني همو ترس كوسانيك لي كاتدا هر همويان ابجر واسمع وهروها چندش خواي گورا شتكان دبسته لاسمان كانوا لزويدا كدا گوترين شتيك نيه هبه لجر بيناي خوا دانبه بو تركيكش بو ثانيهكش شتيك نيه بونورك نيه لجر بينيني خواي گورا دا درته بو بينيني خوا صفتێکی بێسنوور و هەمیشەیی خوای پەروەردیگارە لەیلەن و نەهارن طبعا ئەوەی کە ئێمە دەیبینین یا نایبینین خوا دەیبینێ و ئەوەی دەگوترێت جا ئەگەر وەک دەڵێ دەنگی پێی مێرولەیەکیش بێ بەسەر بەردی لوزدا بڕوا خوای گەورە وەکو دەنگێکی بەرز دەیبیستێ لای خوای گەورە بەرزی و نزمی نییەوە گوێی ئێمەیە طبعا ئاستی بۆ دانراوە ما لهم من دونه ما لهم نییە بۆ ئەوان يعني بو بتپەرستەکان بۆ بێدینەکان من دونه جگە لە خوا من وەلیین کەسێک ببێتە سەرپەرشتیکاریان ولا يشركوا ونابێ بکرێتە هاوبەش و شەریکیش في حكمه لە حکمکردندا لە بڕیارداندا لە حەڵاڵکردندا لە حەرامکردندا ئەحەدەن هیچ کەسێک زۆر خەڵکەیە بەنمونە نوێژی بۆ خوایە وایە ڕۆژووی بۆ خوایە بەڵام کە دێتە سەر حەڵاڵ و حەرامی دێتە سەر ئەوەی یاسا و شریعت دانان بۆ دنیا و بۆ ژیانی دنیایی بە شریعت و دینی خوای ڕازی نیە جاری وایە پێی وایە دەکرێت لە جیاتی خوا کەسێکی دیکە شتێک حەڵاڵکە شتێک حەرامکە قانونێکت بۆ دانێ ئەگەر پێچەوانەی دینی خوای گەورەش بێ کە ئەوە جۆرێکە لە شیرک هەر کەسێک لەگەڵ خوادا کەسێکی دیکە بە مشەریع بزانێت پێی وابێ حەقی ئەوەی دانایە بەرنامەت بۆ دانێ بۆ دنیات و بۆ قیامەت ئینسان لە دین دەردەچێت قل الله پێیان بڵێ خوا ئەعلەم و چاکتر لە ئێوە دەزانێت کە بیما لەبیثوا کە چەندە ماونەتەوە له غیب السماوات والأرض بۆ خوایە هی خوایە زانینی نهێنیەکانی ئاسمانەکان و زەوی ئەبصیر به یعنی بینایە بە هەر چیەک کە لە ئاسمانەکان و لە زەویدا دەکرێت بە شێوەیەکی زۆر جێگای سەرسوڕمان و ئەسمیع چەندە دەبیستێ زۆر دەبیستێ و هەموو شتەکان دەبیستێ ئەوانەی کە ڕوو دەدەن ما لهم نییە بۆ ئەوان من دونه جگە لەخوا من وەلیین کەسێک ببێتە سەرپەرشتیکاریان ولا يشركوا
في حكمه ناکرێتە شەریکی خوای گەورە لە حکمکردن و لە بڕیارداندا هیچ کەسێک خوای گەورە لە حکمکردندا لە بڕیارداندا هیچ شەریکی نین چۆن لە خەلقکردندا شەریکی نییە خوا لە خەڵقی ئاسمانەکاندا خەڵقی ئینساندا لە مراندنی ئینساندا لە زیندووکردنەوەی ئینساندا خوا کەسی لەگەڵ نییە کەواتە لە یاسا لێوەرگرتن و شەریعەت لێوەرگرتنیشدا خوا نابێ هیچ کەسێکی لەگەڵ دابێت هەموو ئەوانەی کە ئێستا پێیان وایە علمانیەت هەر بۆ خۆی فکرەکەی ئاوایە دەڵێن دین بۆ بینی ئینسان و خوای شتێکی مقدس و پیرۆزە بەڵام بۆ ئینسانەکان لەگەڵ ئینسانەکاندا ئینسان بۆ خۆی چاکتر دەزانێ بەپێی بار و دۆخی خۆی و زوریفی خۆی شریعت دانێت کە واژ نییە تەوان ئەو شریعەتانێک کە مرۆڤ دایدەنێ ئەو ڕۆدای دەنێ بەیانی لی پەشیمان دەبێتەوە بەیانی ئەو دایدەنێ کەچکە پێی ڕازی نییە لە مەسلحەتی خۆی دادەنێ هەستی ئینسانەکانی بەسەردا زاڵە بەڵام خوا علام الغیوبە هەرچی شت هەیە دەیبینێ و دەیبیستێ ئەو جار حکمی بۆ داناوە یاسای بۆ داناوە کۆتا ئاەت خوا دەفەرمێ وەتلو بخوێنەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ما أوحي إليك ما يعني هەرچێک بە وەحی و نیگا بۆت هاتووە لەلایەن پەروەردیگارت بە هیچ زۆرێک بە هیچ شێوەیەک بۆ دنیا وشەیەک کەلیمەیەک پیتێک لەوەی کە بۆت هاتووە بیشاریەوە ئەو بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئێمەش وشەیەک دەزانی کەلیمەیەک دەزانی یاسایەک دەزانی ئاەتێک دەزانی حەدیثێک دەزانی بۆ دنیا بیشاریەوە و باسی نەکەی ئەگەر پێویست بوو وەتلو بخوێنەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ما يعني هەرچیەک کە ئوحی ئیلەیکە بە وەحی و نیگا هاتووە بۆت من کتاب ربك لە کتێب و پەرتووکی پەروەردیگارت ئەو جار خوا دەفەرمێ لا مبدلە هیچ گۆڕانکاریەک ناهێندرێ هیچ گۆڕانکاریەک ناکرێ هیچ گۆڕانکاریەک دروست نابێ لی کەلیماتی بۆ ئەو وشانەی کە خوا ناردوونی و دای بەزاندون لە ناو قورئاندا جا وشەکان تەمان هەم لە ڕووی خوێن بەسەردا نایە و کەسیش ناتوانێت بەسەریاندا بێنێ و هەمیش لە ڕووی مەعنا و واتاوە ئەو حکمە و یاسانەی کە خوا دایناون هیچ کەس ناتوانێت بیان گۆڕێت و دەستکاریان کا و تاعتیلیان کە وەلەن تەجیدە من دونیه و هەرگیزیش دەستت ناکەوێت جگە لە خوا ملتحد کەسێک جا ئەو کەلیمەیە بە معنای وشەش هاتووە لە وشەکاندا یان لە یاسا و ڕێساکانی خوادا گۆڕانکاری ناکرێ و نابێ بکرێ هەردوو معناکەی ڕاستن هەم نابێ قورئان وەکو خوێندنەوە بگۆڕدرێ وایە و هەمیش نابێ تەمان معناکەی بەویستی ئینسانەکان گۆڕانکاری بەسەردا بێ بیگۆڕی تا لەگەڵ مەسلحەتی تۆدا بگونجێ بیگۆڕی تا لەگەڵ بار و دۆخی دۆتا بگونجێ هەمیشە ئینسان دەبێ خۆی لەگەڵ قورئاندا بگونجێنێ وەلەن تەجیدە هەرگیزیش دەستت ناکەوێت ئەی محەممەد صلی الله عليه وسلم من دونه جگە لە خوا ملتحد کەسێکی دیکە پەنای بۆ بیا پەناتدا فعلا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم پەنای دەست نەکەوێ جگە لە خوای گەورە بۆ من و تۆش کەسێک نییە پەناماندا لەو شتانەی کە خوا دەیاننێرێ و دەسەڵاتی هیچ کەسێکی دیکەیان تێدا نییە صلی الله على سيدنا ئاەتی کۆتایی واتل ما أوحي إليك من كتاب ربك واتلو بخوێنەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم ما أوحي إليك ئەوەی کە بە وەحی و نیگا هاتووە بۆت من كتاب ربك لە کتێبی پەروەردیگارت لا مبدل لكلماته هیچ گۆڕانکاریەک ناهێت بەسەر وشەکانی خوا لە ڕووی خوێندنەوەوە یان ئەگەر بڵێن کەلیمە بە معنای یاسا و دەستور دێ هیچ یاسا و دەستورێکی خوا لە ناو قورئاندا نابێت گۆڕانکاری بەسەردا بهێندرێ وەلەن تەجیدە هەرگیز ئەتۆ ئەی محەممەد صلی الله عليه وسلم دەستت ناکەوێ من دونه جگە لە خوا ملتحد کەسێکی دیکە کە پەناتدا یعنی لە کاتی تنگانە و ناڕەحاتیدا فریاد کەوێت و ببێتە فریاد ڕەست صلی الله على سيدنا